بەڵە بەرزان لەگەڵتان بەردەوام وەکو لە سەرەتاوە ئاماژەمان بۆ کرد لە تەوریەکەما بێگومان گفتوگۆکەین دەربارەی کردنەوەی پێشانگای کتێب کە ئەوە بڕارە لە 18 مانگە بێگومان بۆ 27 مانگ لە پارێزگای سلێمانی پێشانگای نێودەوڵەتی کتێب بۆ دومین جار بکرێت. ئێمە گفتوگۆکەین دەربارەی چۆنیەتی و ئامادەکاریەکان بۆ کردنەوەی ئەم پێشانگایە کە لە ئێستاە بێگومان بەهۆی بوونی پەتایڤایرۆسی کۆرۆناوە زۆرێک لە ئەو چالاکانی کە ئەنجام دەدرێت بە ڕێکاری تەندروستی و بە شێوازی جیاوازتر دەکرێنەوە باز لە ئامادەکاریەکان دەکەن و باز لەو جۆرانی کتێب دەکەین کە بەشداری پێ دەکرێت لەو با بڵێن پێشانگایەدا. گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز شەوقی عومەر بەڕێوەبەری پەیوەندیەکانی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی. شەوقی بەیانی بەر بەخێر بێ. بینەدانی بەڕێز باش سپاس. کاک شەوقی لە سەرەتا باس لەو کردانی بیرۆکەی ئەنجامدانی پێشانگاکە بۆ دومین ساڵ لە سەریەکە لەم با بڵێن ساڵی تێیداین بوونی ڤایرۆسی کۆرۆنایە چۆن بڕیارتان نەکە پێشانگەکە بکەنەوە جارێکی تر. سڵاو لە جەنابتان و بینەرە بەڕێزەکانتان بەیانتان باش. دیارە لە هەر شارێکی زیندووە لە جیهانە کۆمەڵک سێکتەر هەن سیمای شاربوون ئەدەن بەو شارە بە مانا هاوچەرخەکەی شار بە مانا مۆدێرنەکەی شار. ئەو شارانەی لە دنیاە لەسەر لە کەناری دەریان ئەگات لێ پێگەیکی گرنگجان هەیە، ئەو شارانەی فڕۆکەخانەیەکی گرنگجان هەیە، ئەوانە بن بە شاری گرنگ لە دنیایان سنتەری بازرگانی گەورەی تایە یاخود کۆمەڵک کارگەی لە هەموو بوارە جیاوازەکانە تیا ئەم شارانە بن بە شاری زیندوو لە دنیاە. بوونی پێشانگایەکی هاوچەرخ و مۆدێرن و گرنگ بۆ بوارە جیاوازەکان یەکێکی ترە لە پاڵ ئەو سێکتەرە گرنگانەیە کە شارەکە بە شارێکی گرنگ لەسەر ئاستی جیهانە. شاری سلێمانیش دەمێکە دامەزراوە، دەمێکە ڕۆیت ڕۆشنبیری تایە هەیە و دەمێکە ناوبانگ و پێگەی هەیە و ناوبانگ و پێگەی شاری سلێمانی لەسەر ئاستی کوردستان و عێراق و ناوچەکە وەکو شارێکی گرنگ لە بواری بوونی پێشانگایە کەم و کورتیەکی هەبوو. ئێمە پێشانگامان هەبوو لە سلێمانی بەڵام پێشانگای کتێبمان نەبوو. بۆیە کۆمپانیای ئەتڵەس لاسیل وەکو ڕێکخەری سەرەکی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بیرمان لەوە کردەوە کە سلێمانی پایتەختی ڕۆشنبیریەوە ئەمە پەرلەمان چەسپاندوویەتی پێویستی بە هەنگاوێکی ترە ئەویش ئەوەیە ئەم پایتەختی ڕۆشنبیری بوونە لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دنیایش بچەسپێندرێ. بۆ ئەمەش پار ساڵ هەستاین بە ئەنجامدانی یەکەم خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کە تایە کۆمەڵێک بڵاوکراوە و پەبڵی شەردار نەشر لە سەرتاسەری جیهان و بە تایبەتی لە وڵاتانی دراوسێەوە هاتن. بەمەبەست ئەمەمان خستوەتە ساڵڕۆژی دامەزراندنی سلێمانیەوە کە یان هەفتەیادی ساڵڕۆژی دامەزراندنی سلێمانیەوە و بە خۆشحاڵیەوە پار لە هەمان ئەو کاتەیە سلێمانی بوو بە دەستە خوشکی شارە داهێنەرەکان لەسەر ئاستی ئەدەب و وێژە و هوەر لە پاڵ سنە و شارە بەناوبانگەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بۆیە بوونی پێشانگای کتێب بۆ سلێمانی لە هەر بارودۆخێکە ضرورەتێکی پێویست بوو کە ناکرا خۆمانی لێدادین. زۆر باشە دەمێ باس لەوە هەمادەکاریانە بکەین کە باس لە گرنگی ئەم پێشانگایە کرد بۆ سلێمانی و بۆ تەواوی و پارێزگایانەی کە نیو هاوچەرخن و شاری مۆدێرنن دەمێ باس لەو ئامادەکاریانە بکەین کە بۆی کەم پێشانگایە بەم شێوازە دەرکەوێت کە لە نیەتی ئێوەماناندا هەیە یعنی ئەو ئامادەکاری پێشوەختانە چین کە بۆ مۆزوعەکەتان. ئامادەکاریەکان ئێمە ژوورێکی ئۆپەراسیۆنمان دروست کردووە بۆ پێشانگای نێودەوڵەتی سلێمانی. ژوورە ئۆپەراسیۆنەکە تەنها ئێمە خۆمان تیاینین بەڵکو ئێمەش ئەندامین تایە و بەشێکی کاریگەرین تایە. لە ژووری ئۆپەراسیۆنەکەمانە ژووری بازرگانی سلێمانی تایە هاوکارە، وەزارەتی ناوخۆ هەموو فەرمانگەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ نەوەک ناوم لە بێرچێ وەکو ئاسایش و پۆلیس و هاتوچۆ و نەهێشتنی تاوان و هەموو ئەوانە تایە بەشدارن. بەڕێوەبەرتی گشتی تەندروستی سلێمانی تایە بەشداری کاران لەوێ نوێنەرێکی بەڕێوەبەرایەتی گشتی هەیە ئەخوازێەوە کار لەسەر ئەواکەکردنەوەی ئەم پێشانگای و ئامادەکاریەکان بەپی ئەو ستاندار دەبێت کە پێویست ئەکا بۆ ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا و بۆ ئەوی پێشانگایەکی نێودەوڵەتی بێ پێویستی بە کۆمەڵێک ڕێکارە. ئەم ڕێکارانە ئێمە هەڵنەستین تەنها خۆمان جێبەجێکین. هەر بۆ نمونە بۆ لایەنی تاقیم و خاوێنکردنەوە و ئەوانە کۆمپانیایەکی بەناوبانگی بواری خاوێنکردنەوە و تەندروستیمان هێناوە گرێبەستمان لەگەڵا کردوون کە بەس گرنگی بدابەوە لە بواری خاوێنکردنەوە و ڕیسایکڵینە کۆمپانیایەکی ترمان هێناوە گرێبەستمان لەگەڵا کردەوەی
فەزای پێشانگاکە بۆی کەش و هەوا و شوێنی پێشانگەکە بە خاوێنی بمێنێتەوە لە بواری پاراستنی ئەمنی و سەلامەتی سەردانی کار هاوڵاتی میێوانانی بیانی کە هاتوون لەگەڵ یەکێک لە کۆمپانیەکانی بواری سکیورتی و پاراستن و سەلامەتیە کە کوردشگاردا گرێ بەسمان کردووە لە پاڵ ئەمە شاکردەکانی تەندروستی و ناوخۆ و هێزەکانی ئاسایش هەماهەنگن و بە بەردەوامی تەواژودیان هەیە لە پێش پێشانگاکە تا کۆتای هاتنی پێشانگاکە بۆی بە لایەنی کەمی ستاندارد و پێداویستی هاوچەرخەکانی پێشانگایەک بچێ بەڕێوە. باش ئەو با بڵێن کەسانە چیان کە ئامادەیان دەربڕ بەشداری لە پێشانگای نێودەوڵەتەکان تایبەت مەبەستم با بڵێن کەسانی بیانی و لە هەمان کاتیشدا ینی هیچ ڕێژەیەکتان لە بەردەستایە کە نوێترین کتێبەکان لەو پێشانگایە با بڵێن نمایش بکرێ ئەگەر نووسەرێکی دیار با بڵێن لە یەکێک لە وڵاتانی دەرەوە کتێبێکی هەبێ لەوێ با بڵێن بڵای بکات و یاخود نمایشی بکات. بەڵێ ئامادەکاریەکانمان لە ڕووی بەشداری وڵاتانەوە ئێمە لە سەرتاسەری دنیاە نوێنەرمان هەیە و لە ڕێگەی نوێنەرە ناوخۆیەکانمان و پەیوەندیەکەین بە زۆربەی وڵاتانی دنیا ئەگەر نەڵێم هەر هەمووی بۆی بێن لە پێشەنگاکەیە بەشداری بکەن. ساڵی پار 12 وڵاتی دنیا 12 ڕێژەی بەشداربووان لە وڵاتان بە پێی وڵاتان 12 وڵات بوو ئەم ساڵ بووە بە 15 وڵات ئەگەر بارودۆخی کۆرۆنا نەبوایە بە دڵنیایە ئەم ساڵ ڕێژەکە زۆر بەرزترە بوو هەرچەنە لە پار بەرزترە بەڵام چاوەڕوانەکرا زۆر لەوە بەرزتر بووە چونکە ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا ڕێگەی نەداوە زۆربەی وڵاتان بیاڵندار نەشر و کتێبخانەکانیان گەشت بکەن بۆ وڵاتانی دەرەوەی خۆیان لەبەر بارودۆخی کۆرۆنا. بەڵام ئەم ساڵ ڕێژەی بەشداری بووانمان ئێمە فەزای پێشانگاکە 10,000 مەتری دووجایە لە 95 زیاتری پڕ بووەتەوە کە ئەمە هیچێکە لەو پێوەرانی ئێمە سوپاس بخۆ ئەتوانین شانازی پێ بکەین لەو سۆنگەیەوە کە پێشانگایەک بۆی سەرکەوت و بێ پێویستە ئەوەندە دارنەشر و خەڵکی تایە بەشداری بکەن کە بگاتە ستانداردێکی جیهانی. بەڵام ئێمە ساڵی پار و ئەم ساڵی شەروە ئەبێ دەرەقەتی ئەوە ناهاتین هەموو ڕێکارەکان وەکو خۆی بەڕێوە بچێت لەبەرەوەی قەرەباڵقێکی زۆر هەبوو. ئەگەر جەنابتان شوێنەکە شارەزان بە کارمەندانی خۆمان بە هێزەکانی ناوخۆ بە یارمەتی برادرانی ئاسایش و هاتوچۆ ئەوانە اینجا ئەتوانرا کۆنتترۆڵێکی باشی هاتوچۆ و ڕێگەکردنەوەی سیارە ئەوانە بکرێت چونکە لە سلێمانی حەدەسێکی ئاوا زۆر گەورە و گرنگ پێویست بوو. لەبارەی ئەو پرسیار بەشی دومی پرسیارەکەتەوە میوانەکان چێن لە وڵاتی ئێران، تورکیا، ئوردن، مەسەلەن سعودیە، سوودان، میسر، لوبنان هەموو ئەم وڵاتانی دراوسێ لە کەنەدا و بەریتانیا ئەنجا لە پارچەکانی تری کوردستان ڕۆژهەڵات و ڕۆژاوا و باکووری کوردستانیش وەکو کوردی پارچەکانی تر هاتوون کتێبخانەکانیان هاتووە بەشداریان کردووە بە هەموو زمانە زیندوەکانی جیهان کە لایەنی کەم بۆ کوردستان کوردی و عەرەبی و فارسی و تورکی و ئینگلیزی ئەم زمانانە زمانی زیندون و بە شێوە زارە جیاوازەکانی کوردستان کە تۆ دارنەشرهێنی لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە باکوورەوە لە ڕۆژاوای کوردستانەوە بێگومان نەکهە و زمانی ناوچەی و شێوەزاری ئەو ناوچەیە تایە ڕەنگی داوەتەوە بۆیە پێشەنگاکە لە ڕووی هەمە جۆری سەرچاوەکانەوە ئەم ساڵ پێشەنگایکی زۆر نووسرە دیارەکان خوان ئامادەیان هەیە یان تەنیا کتێبەکانیان نووسرە دیارەکان ئێمە پارەکە ئەگەر بینی بێتان فەزای پێشەنگا پرۆتۆکۆڵی ئیمزاکردنی کتێب لەلایەن نووسەرانەوە بە تایبەت ناوە خۆی فۆکەسمان لەسەرەوە بوو جارێ پێشەنگا سەرەتایەتی کار لەسەرەوە بکەین بەشداربووانمان بەشداربووانی ناوخۆی زۆر ئامادە بن ژمارەیەکی زۆریان لە نووسەرانی لاو ئامادە بوون ئەم ساڵ بە بۆنی بارودۆخی کۆرۆناوە پەیوەندیمان کرد بە کۆمەڵێک ڕۆمان نووس شاعیر بەناوبانگەوە بەڵام بۆ ئەوەی لێرە نەیڵێم ئامادەکاریەکان لەو ڕۆ بەردەوامن نووسەری بەناوبانگی کوردستان نووسەری مخەزڕەمی کوردستان لەوێ ئەبن کۆڕیان بۆ ئەیگیڕێ کتێبەکانیان ئیمزا ئەکەن ڕەخنەیان لێ ئەگیرێ بە درێژایی دە ڕۆژەکە لە پاڵ بازاڕی کتێبە لە پاڵفرۆشی کتێبە چالاکی ئەدەبی و هونەری و ڕۆشنبیری لە ناو پێشەنگاکە بڕێوە ئەچێ چەند ئەو وارە جەنابەت ئاماژ باشە کاک شەوقی چەند ناونیشان لە ناو ئەم پێشانگایە حزوری دەبێت و چەندێک لەو ناونیشانانەیان چەندێک لەو کتێبانە هی نووسەری ناوخۆی و چەندیان بیانینانی هاوسەنگی یەکتان ڕاگرتووە لەو ڕووەوە بەس لەو کرد کاکرێت ژمارێک لە نووسەرەکان لەوێ حزوریان هەبێ بەڵام زۆرن ئەو مۆزوعانەی کە بەردەوام خوێنەری کورد بە دوایاندا دەگەڕە و دەستکەوتنیان تا ئەندازەیەک ئاسانی هەندێک جار لە وڵاتانی دراوسەی هاوشێوەی ڕۆژهەڵاتی کوردستان و پارچەکانی دیکە هەوڵی بەدەستێنانی ئەمانە دەدەن دەبێ بزانم چەندێک لەم ناونیشانە ئاسی و گرنگانە بەشێک بوون لە پرۆژەی کتێبخانەکە بۆی کە دەست بکەون لەوێ ئێمە ئەم ساڵ فۆکەسمان لەسەر ئەوە بووە کە پێشەنگاکە پێشەنگای
پسپۆڕێ جیاوازەکان لە خۆ بگرێت چونکە پێشانگە لە وڵاتانی جیهانە زۆر بەدەگمەن بە حکمی ئیشەکەمان ئێمە لەوە تۆزێک سەر دەرئەچێ زۆر بەدەگمەنەتوانی لە پێشانگایە فەرزیکەی بەسەر کتێبخانەیەکە چی کتێبێک بهێنەوە چی کتێبێک مەهێنە لەبەرەوەی ئەو خۆی ئەجندای خۆی هەیە خۆی بڵاوکراوی خۆی هەیە کتێبەکانی خۆی ئەهێنێ ئەی ناسێنێ بە خەڵکی بەڵام ئێمە بۆ ئەوەی ئەمە ڕوونەدا هەستاین ئاسانکاری زۆرترمان کرد بۆ و کتێبخانە و دارنەشر و ناوەندی بڵاوکراوانی کە لە بواری پسپۆڕێ جیاوازیە زانستیەکانە کە کۆمەڵگای ئەکادمی و زانکۆکانی کوردستان خوێنەرانی کوردستان پێویستیانە بۆ نمونە پسپۆڕێ جیاوازەکان لە زانکۆکانە کە ئەخوێنرێ لە سەرتاسەری ئەم بەشدار بووانە لە بواری پزیشکی لە بواری ئەندازیاری لە بواری میکانیک ئەنجا لە بواری مێژوو لە بواری هونەر لە بواری زمان لە هەموو بوارەکان کتێبخانەی پسپۆڕی تایە کە تایە کتێبەکانیان نمایشەکەن و بە خەڵکی ئەناسێنن بەڵام ئەوەی کە چەند سەرچاوە لە پێشانگاکە بەشداریەکە ئەمەیان حەسڕکردنی و ژماردنی گەرچی ئێمە پەکینلیستی هەموو بەشداربووەکانمان لایە بەڵام بۆ ئێستا تۆزێک قورسە چونکە سەدان هەزار کتێب یا ئەگەر نڵێن بە ملیۆنان ناونیشان چونکە ئەم 400 ژوورە کە پڕ بۆتەوە لەوانەیە مەسەلەن ژووری وایتایە چەند هەزارێک یان چەند دەیان هەزار ناونیشانیان هەبێ چەندێکی دێنێ و چەندی نمایش ئەکە ئەمەیان بۆ خۆی بابەتێکە کە ئەو وردەکاریە لە کاتی بازارکردنە زیاتر ئەو کەسێک کە دێت بۆ کڕینی کتێب لە ڕوونە بێتەوە باشە چی سەبارەت بەوەی کە بەشێکی پرسیارکەمەوە بوو ینی زۆرێک لەو ناونیشانانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستاندا تۆ تا ئەندازەیەک دەست ناکەون یان هەندێک جار بە وەرگێڕانێکی تایبەت دەست ناکەون یان بە وەرگێڕانی هەندێک لە وەرگێڕەکانی خۆمان دەست ناکەون و لە پارچەکانی دیکە ڕەنگە دەست بکەون یان چەندێک ئەمە بەشێک بووە لە پرۆژەی پێشانگاکە بۆی کە زۆرێک لەم ناونیشانانە بێنن ئێمە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریشە جۆرێک لە تەفاهممان مۆر کردووە کە بەڕێوەبەرتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوەی هەولێر و سلێمانی تایە بەشدارن ئەوانیش بە کۆمەڵێک سەرچاوی دەوڵەمەند بەشداریەکەن لە پێشکەشکردنی ئەو کتێبانەی وەزارەتی ڕۆشنبیری کە چەند ساڵە هەبووە و دارنەشرەکانی پارچەکانی تری کوردستان سەبارەت بە زمانی کوردی بە دڵنیاییەوە ئەو کلێنە پڕ ئەکەنەوە چونکە کۆمەڵێک سەرچاوە هەیە ئێمە بمانەوە نەمانەوێ هەموو ئەم سەرچاوان لە سلێمانی دەست ناکەون و جەنابەت وتت بە تایبەتی بە زمانە جیاوازەکانەوە بە تایبەتی هەندە سەرچاوی دانسقا هەیە ڕەنگە فرۆشیان کەم بێ لەبەروی فرۆشیان کەما لێرە هیچ دارنەشتێک چاپی ناکە ئەم کتێبە ئەسڵەن وەرناگەڕێ ئەم کتێبە ئەسڵەن تێچوەکەی لێرە بە جۆرێکە کە لەوانەیە قرس بێ بۆ بڵاوکراوەکانی خۆمان بۆیە کاتێک لە وڵاتانی ترەوە دێ پێشانگا بەشداربووانی پێشانگا بەردەوام داشکاندنەکەن ئەمە دەرفەتێکی باشە بۆ ئەوی خەڵکی ئەو سەرچاوانی دەستکەوێ بە تایبەتی نووسەران و ڕۆژنامەنووسان و ئەکادیمیست و زانکۆییەکان ئەو سەرچاوانیان دەستکەوت کە چەند ساڵە ڕەنگە مەسەلەن ڕێی لێ نەکەوتوێ یاخود کتێبەکە بوو بێ ئەم هەرنەی ناسی بێ ئێستا دارنەشتە بەناوبانگەکان لە وڵاتانی دراوسێەوە هیچ نمونەیەکی ئاوا هەیە ینی بۆ نمونە شتێک کتێبێک بابەتێک کە پێشتر بەردەست نەبوو بە ئێوە ئێستا لەم پێش بەڵێ ئەو دارنەشرانەی کە لە پارچەکانی تری کوردستانەوە بەشداریەکەن کۆمەڵێک بەرهەمی تایبەتیان هەیە کە هیوادارم بێ بە سوپرایز بۆ بەشدار ئەمە دەرفەتێکی باشە بۆی کە بانگشتی بینەرەکانمان بکەین دەوەی کە زۆرێک لەو بەرهەمانیان دەتوان لێ دەست بێت باشە سەبارەت بۆی کە ینی ڕێژەی کتێبەکان بۆ نمونە لە سەرچاوە کوردیەکان ڕێژەیەکی دیاریکراوە بە بە ڕێژەداتان ناوە یان ئاساییە چەند لە کتێبەکان با بڵێن بە زمانی کوردی بەیان زمانە بیانەکانی تر ئاساییە تێدا نمایش برێ یان ڕێژەکانتان دیاری کردووە ئێمە پێشانگەکەمان کردە دوو بەشەوە لە ڕاستیە لای ڕاستی هەر بۆی بینەران و ئێوەش ئەو بەرچاو ڕوونیەکان هەبێت کە دەیتە ژوورەوە لای ڕاستی زۆربەی بیانیەکانە پێشانگاکە دوو بەشە لای ڕاستی ناڵم لە 100% بەڵام بەشی زۆری پشتی شێری لای ڕاست بەربیانەکان کەوتووە و لای چەپ هەمووی ناوخۆی کوردستان و عێراقە ئەم دابەشکاریەمان بۆ ئەو کردووە بۆی تۆ کاتێک ئەتەوێت بۆ بە زمانە جیاوازەکانی بە تایبەتی عەرەبی و زمانی وڵاتانی دراوسێ بگەڕی ئاسانتر ئەم کتێبخانانە هەمویان لە ڕیزێکن و کاتێک ئەتەوێت کتێبخانە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بە زمانی کوردی بگەڕێت و ببینی ئەمەش لە دەستی چەپەوەیە بۆ ئەوەی کە خاوڵاتی دێتە ژوورەوە تا ڕادەیەک ئەم دابەشکاریە بەرچاوڕوونیەکی هەبێ و لە ڕووی گونجاندنی فەزاوە بۆ ئەوەی زۆرترین خەڵک بەشداری بکە ئێمە لە ناو خۆیان بە تایبەتی و بە تایبەتی تر بۆ کوردانی پارچەکانی تری کوردستان ئەوەندە ئاسانکاریمان کردووە ئەوەندە دەستشلیمان کردووە هەر
کتێبخانەکە بە ئاستە مەیلێکی بەشداری هەبوو بێ هەموو ئاسانکاریەکمان پێشکەش کردووە چونکە بە بەم ئاسانکاریە کە پێشکەشی ئەوێکەین هەم ئەو بواری خوێندنەوە و نووسین و کولتوری پێشانگا کولتوری بەشداریکردن لە پێشانگا ئەبوژێنینەوە هەم کۆمەڵێک هەل و دەرفەتی کار لە شارەکەی خۆمانە لە وڵاتەکەی خۆمانە ئەڕەخسێنین کە بە وەها پێ چالاکیەک نەبێ ئەستەمە مەسەلەن تۆ لە 10 ساڵی ڕابردووە سلێمانی چالاکی نەوعی وەکو پێشانگای کتێبی بەخۆیەوە ناڵێم نەبینیوە بەڵام پێشانگای کتێب سەرتۆپکی ئەو چالاکیانە ئەبێ کە تۆ لەسەر تاسەری وڵاتانی جیهانەوە میێوان کە من کێشەکە بۆ ئێرە ئەم هەموو میێوانە دێتە سلێمانی بێگومان ئێمە 400-500 میێوانی بیانیمان هەیە ئەمە هەمووی دێتە سلێمانی پێویستی بە هۆتێلە ئەو هۆتێلی کەرتی هۆتێلەوانی و فەندەقا لە کوردستان و سلێمانیا بژانۆیەک بەخۆیەوە ئەبینێ ئەمە هەلی کار بۆ خاوەن هۆتێلەکان بۆ ئەو کارگوزار و کارمەندانی لەوێن ئەڕەخسێنێ و ئەم هەموو بیانیە دێتە سلێمانی و دێتە کوردستان هەمووی پێویستی بە هاتوچۆیە ئەمە کەرتی هاتوچۆی تەکسی و پاس و گواستنەوەی تر و فڕۆکەوانی و ئەمانە هەمووی بۆ لە وڵاتی واوە هەیە مەسەلەن 50 نەفەر 100 نەفەر دێن بەیەکەوە لە وڵاتی وەکو میسرەوە یان وەکو لوبنان و سووریا و ئەردەنەوە یان لە ئێران و لە تورکیاوە ئەمە هەمووی گەشتی فڕۆکەوانی لە عێراق و کوردستانە زیاد دەکەوە هەموو ئەم میوانانە کە دێن ئاشنا بن بە کولتوری ئێمە چونکە بەڕاستی ئێمە لە چەند ساڵی ڕابردووە نەچینە بواری سیاسەتەوە سیاسەتی یەک لە دوای یەکی حکوومەتی عێراقی و دوایش گرفتەکە ناوخۆیەکانی خۆمان وای کردو کوردستان بەسەر دەرەوەی خۆی ئەمە زۆر داخراو بووە دەرفەتمان نەبووە نەجیهان بناسین نەجیهان بمان ناسێ ئێستاکە پێشانگای نێودەوڵەتی کتێب ئەبێ بە نوێنەرێکی کوردستان و سلێمانی لە چاوی ئەو میێوانە بیانیانە و ئەوانیش هەمویان ڕۆکەنە سلێمانی کولتوری سلێمانی و کوردستانە بینن عرف و عادەتی خەڵکی کوردستانە بینن ستایلی خواردن و جۆری جلوبەر بوو یعنی ئەمە چەندە بواری کتێب و بزنس و کردنەوەی پێشانگایە دوو ئەوەندە بواری کولتور و فەرهەنگسازی و ئاشناکردنی یەکترە بە کولتور و فەرهەنگە جیاوازەکان باشە چیتان کردو بۆ ئەوەی کە وەکو تۆ باسی لەوەکە ینی فەرهەنگی کوردی و فەرهەنگی شارەکە ببینن لەواچێ کەسێکی بیانی کە سەردانی پێشانگاکە دەکا ینی دەرفەتی ئەوەی بۆ نەڕەخسێ هەموو شوێنە کولتوریەکانی کوردستان و خۆی ببینێ ینی چیتان کردو بۆی کە ئەمەی کە هەیە ئەم کللتوری کە هەیە ئەم شوێنە جیاوازانی کە هەیە لە شارێک و لە کوردستان ینی بە جۆرەك لە جۆرەکان و کاراسانی لە بەردەستیاندابێ و ببینن ناڵێم هەموو بەڵام بە حکمی ئیشەکەمان لەوێ زۆربەی زۆری سیاسیەکانی کوردستان پەرلەمانتاران ئەو نووسەران و ڕۆشنبیران لە پێشی هەمویانەوە هاوڵاتی ئاسایی خوێنەران قوتابیان و مامۆستایانی زانکۆ هەمویان ڕۆژانە سەردانی ئەم پێشانگاهاکەن و بەردەوام کۆنتاکت و تعاملی ڕاستە و خۆ لەگەڵ ئەم نەتەوە جیاوازانە ئەکەن بە زمانەکانیان قسەیان لەگەڵەکەن ئەوان یەکی چەند وشەیەکی کوردی فێر بوون ئەیانوێ بەکاری بهێنن ئەمە هەمووی خۆی کاریگەریکی زۆر ئەرێنی و ڕاستە و خۆی هەیە لەسەر ئەو دروستکردنی وەکو بڵێ یەکتر ناسینە کولتوریە و لە هەمان کاتە ئێمە زۆربەی میێوانەکانمان ئەوانی کە دێن لە کۆتایی چالاکیەکانە گەشتیان پێکەین سەردانیان پێکەین بۆ ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان لایەنی کەم بۆ ئەو ناوچە گەشتیاریانی کە بەردەستن و ئەوان لەم ڕۆژانە کە دێن لەگەڵ ئێمەیە بێگومان بە خواردنی کوردەواری بە جلوبەرجی کوردەواری ئاشنا بن بە زمانی کوردەواری ئاشنا بن لە ڕێگەی ئەو کۆڕوسی مینارانەوە کە لە پێشەنگا بەڕێواچێ لە ئەدەبیاتی ئینسانی کورد لە ڕاقێتی و جەمالی و جوانی و ئەدای مرۆڤی کورد لە هونەری مامەڵەکردنی مرۆڤی کورد لە ئەتەکێتی کڕین و فرۆشتنی مرۆڤی کورد تێ ئەگەن لەمسەکەن بەریەککەوتنیان ئەبێ ئەمانە هەمووی وەکو ئاماژەم پێدا بەر لەوەی ڕەهەندی پێشانگا و بزنس و ئەوانەی هەبێ ڕەهەندە کولتوری فەرهەنگیەکەی بۆ ئێمە زۆر زۆر گرنگترە وەک لە لایەنەکانی تر بۆچی چونکە خۆی هەر لە بنەڕەتەوە پێشانگای کتێب بۆ ئێمە وەکو پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ڕەهەندێکی بزنسی نییە ئەوەندەی ڕەهەندێکی تیا خەرجکردنی هەیە ئەمانەوێ هەنگاوێک بێ ئەگەر جەنابتان دڵنیان ڕووماڵەکانتان ئەیبێنێ هەنگاوێکی بەستنەوەی سلێمانی بێ بە شارە زیندوەکانی جیهانەوە چونکە ئەمساڵ باشەوە تیا خەرجکردنی کە باسی لێگانی سوودەگەیەنێ بە نووسەرەکانی کە بەشدارن یان سوودەگەێنە بۆ کەسانی کە سەردانی پێشانگاکە دەکەن ینی کڕینی بەشێک لەو کتێبانی کە هەن لەو پێشانگایە با بڵین بە نرخێکی کەمتر دەزە و خوێنەران دەکەوێت کە لە پێشانگایەکی ئاسایی دیکڕن جاران ئەکادیمیەک مامۆسایەکی زانکۆ قوتابیانی ماسەر و دکتۆرە نووسەران و ڕۆشنبیران بۆ دەستخستنی هەندێک سەرچاوە ناچار بوون
سەردانی وڵاتان بکەن. ئێمە خۆمان سەردانی زۆربەی پێشەنگاکانی لایانی کەم ئەوەی دەستمان پێگەشتووە دەست پێ ڕاگەشتنی متەواضعی هەر یەکێکمان جا تاران و قاهرە و ئەستەمبول بوو بێ ئەوانەمان چون تا فرانکفۆرت و شاری قەڕۆیشتون بەشداریان کردو بە دەستخستنی سەرچاوی زانستی پێویست لە بوارە ڕوشنبیریەکەی خۆی لە پسپۆڕەکەی خۆی. ئێستا من بانگەشەی ئەوم پێ ناکرێ بڵێم هەمووی، بەڵام زۆرێک لەوانە خۆیان دێنە بەردەستی تۆ، دێنە شارەکەی تۆ، دێنە وڵاتەکەی خۆ، دێنە بەردەستت. ئەمە کولفەیەکی زۆر لە کۆڵی تۆی مامۆسای زانکۆ، قوتابی زانکۆ، نووسەر، ڕۆژنامەنووس، ئەکادیمی، خوێنەری ئاسایی زۆرتر تامەزرۆیە. ڕەنگە خەڵکە ئەکادیمەکە لە ڕێگەی ئینتەرنێتەوە بە ڕێگەی دیلیڤەری هەندێک سەرچاوی دەستکەوێت، بەڵام خوێنەرە سادە و ئاسایەکە ڕەنگە بە ئاسان دەستی نەگا بە شتانە. بۆی ئەمە دەرفەتێکی زۆر باشە کە ئەوان دەستیان گا بە سەرچاونە لە هەمان کاتە کتێبخانە ناوخۆیەکانیشمان کۆمەڵە کتێبیان هەیە ڕەنگە ئێستاکە بیانوێ بیفرۆشن داشکاندنی بۆ بکەن، چونکە ئێمە پارەکە داشکاندن هەبووە لە سەدادەوە تای بووە تا لە 140 لە نرخی سەربەرگ هەرچەندی لێ نووسراوە. ئەمە هەر ناوخۆیەکان بۆ ئەم ساڵ چی کاک؟ بۆ ئەم ساڵیش هەندانمان هەیە بۆ ئەو دارنشتانی کە داشکاندنەکەن. ئێمە باربوو پاڵپشتی تایبەت بە خۆمانەوەکو پێشەنگا بۆی هانی ئەوان بدەین داشکاندن بکەن. لەمەش زیاتر ئێمە بۆ نووسەران و ڕۆشنبیران و کۆمەڵک خەڵک هەندێک داشکاندنی تایبەتمان هەیە وەکو پێشەنگا و دیاری پاکێجی کتێبمان هەبوو بۆ زۆربەی ناڵێم هەموو چونکە قەت فریای هەمووی ناکەین بۆ زۆرێک لە نووسەران و ڕۆشنبیران هەر بە مەبەستی بە کولتورکردنی کتێب، بە مەبەستی بە کولتورکردنی بەشداری لە پێشەنگا. لەبەرەوەی ئێمە پێمان وایە ئەمە یەکێکە لە بنەماکانی پێویستی ناسینی مرۆڤی کورد بۆ دەرەوە و بەستنەوەی کوردستان بە وڵاتانی دنیاوە، چونکە ببوونی فاجعی کۆرۆنا و ئەم ڕووداوی کۆرۆنایەوە کە ئێستاکە هەیە. ئەمساڵ ئەوەی من بیرم بێ 3 پێشانگە کراوەتەوە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، لە زیوخ کراوەتەوە، لە شاریقە کراوەتەوە و لە قەرارە بوو لە قاهرەیش بکرێتەوە. ینی پێشەنگانی دەوڵەتی سلێمانی ئەبێتە یەکێک لەو پێشانگە ناوازە و دانسقانە کە بتوانین سەرباری بارودۆخی کۆرۆنایش بکرێتەوە و خزمەت بە خەڵکی شارەکە و کوردستان. باشە، ینی ئێوە باس لە مەساحەیەکی زەوی باش کرد کە بۆم پێشانگای ئامادەکراوی لەگەڵ دنیایەک لە ئامادەکاری بە دڵنیایی ئەو دارنشترانی کە جەنابە باسە کرد و شوێنانی کە تایبەتن بە فرۆشتنی کتێب و لایە حزوریان دەبێت و بەشدارن بە جۆرێک لە جۆرەکان لاخیراوانیش سوودمەند دەبن. ینی هیچ داوایەکی پێشوەختتان لێکردوون لەمان بۆی کە چۆک و داشکاندن چۆ بۆ دەزێنانی سەرچاوە چووک و کۆمەڵێک مەرجی پێشوەختەکە ئەم شوێنانی کە بەشدار دەکەن داوایان لێکرابن. ئەو شوێنانی کە دێن بەشداری ئەەکەن ئەو کتێبە فرۆشێ. کتێب هەر لە دنیاە تیجارەتێکی مڕبح نییە، کاسبێکی زۆر سوودهێن نییە، زۆر قازانهێن نییە. دنیاە ئەم عرفەوانی کە لەو بوارە ئیشەکەن ئەزانن. بۆیە کەسێک لە وڵاتی ئەفریقیەوە لە تورکیاوە لە وڵاتێکی عەرەبیەوە بۆ 2-3 نەفەری دێن تکتی تەیارا بڕێ هۆتێل لەگرێ ئەمێنێتەوە مەسروفێکی زۆر زۆرەکە. ئەو زیاتر هێندەی ئامانجی ناساندنی کتێبەکانێتی، بڵاوکردنەوەی بەرهەمەکانێتی هێندە چاوی لە قازانجی مادی نییە. بۆیە خۆیان لە ئێمە زیاتر مکڕن لەسەر ئەوەی کە بەرهەم و بابەتەکانیان بفرۆشن. بەڵام لاخیرە هەر سوودانی سوودەکە مادی بێگومان خۆی بۆ ئێمە هەروەکو کاکە ئاماژەی پێکرد ئەوە بۆ خۆی سوودەکە من لە جاتەوە بچم لە وڵاتێکی تر لە شارێکی تر کتێب بکڕمە ستا هاتۆتە ماڵەکەی خۆم و ئاسانکاری زۆر کراوە بۆ ئەوی خەڵکی هاتوچۆی پارەکە هاتوچۆی بۆ پێشەنگا کردمان بە خۆڕایی خۆمانێمە چەندەها پاسمان دیاری کرد لە بازنەی شەقامی بازنەی مەلیک مەحموود و جادەی سالمەوە بە خۆڕایی سەردانیکاری ئەگواستەوە بۆ پێشەنگای نێودەوڵەتی کتێب و ئەشی هێنایەوە بۆ هەمان شوێن. جامە ڕەنگە بۆ هەموو خەڵکی دەستی نەدابێت بە حکومەوەی ئێستا سواز بەخوا خەڵکێکی زۆر ئۆتۆمبیلی تایبەتی خۆی هەیە و حەزەکە لەگەڵ خێزان و ماڵ و مناڵا بڕە، بەڵام ئەوش هەر ڕۆڵێکی باشی بینی بۆ ئەوەی کەمترین کولفە بکوێتە سەر سەردانی کارە. باشانی وکەوەی کە لە سەرتاوە ئاماژەمان بۆ کرد کۆمەڵە کتێب و سەرچاوە هەن کە لەواتە لە هەرێمی کوردستان یان نەبن یان ئەگەر هەش بن ڕێژەیان کەم بێ. ینی ئێوە وەکو کەسانی شارەزا وەکو نووسەری دیار کەسانێکتان دیاری کردووە بۆ ئەوەی کە هەر هیچ نەوێ ئەو کتێب بەناوبانگانی کە دێنە نێو پێشانگاکەوە لە دوای کۆتای هاتنی پێشانگاکە ینی بەشێک لەو کتێبانە لە کتێبخانەکانی کوردستان و سلێمانیدا بهێڵنەوە. ئەمەمان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان پارەکە کرد بەوەی کۆمەڵک لە بەشداربووانی ڕۆژهەڵاتی کوردستان کار لەسەر ئەوکن کتێبەکانیان هەر نەبنەوە. هەر لێرە کتێبخانەکانی تر بە نرخێکی گونجاو لێیان کڕین هەم بۆ ئەو
گواستنەوەی ئەمبارە دووبارە بردنەوەی بۆ وڵاتی خۆی تێچوویەکە هەم بەوەی لێرە بیفرۆشی قازانجێتی بە یەک پاکێج هەم بۆ ئێمەش لێرە بێگومان کۆمەڵێک سەرچاوە هەیە گرنگە لێرە بێت دوای ئەم کتێبخانە ناو خۆیانە بە تەدەڕوج ئاسانتر ڕۆژانە ئیفرۆشن لە کتێبخانەکانی خۆیانە مەرجێ تەنها لە پێشانگایە بێت. باشە سەبارەت بە بانگێشتکردنی خەڵک و بانگەشەکردن بۆ باڵێ پێشانگا کە دەزانین کە مەگەڕی یەکەمی ئەم پێشانگایە نییە و خەڵکانێکی زۆر ئاشنایەتیان هەیە و تەنانەت ڕەنگە چاویان لەسەر ئەوە بێ کە ساڵانە دەورەی خۆی نوێ بکاتەوە. بەڵام ڕەنگە هەر کەسانێکی شابن کە ئاگادار نەبن دەمێ بزانم پرۆپاگەندەکان بانگەشتەکان بۆی کە خەڵکێکی زیاتر ئاگاداری با بڵێن پێشانگاکە بێت چیتان کردووەک و ئامادەکاری بۆی کە زۆرتر دەنگ باتەوە لەناو خەڵکە و خەڵکێکی زیاتر ئاگادار بێ و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی چەنە شتان. ئێمە جارێ هەوڵمان داوە پێشانگا لە مانگی یانزە و لە هەفتەیادی دامەزراندنی سلێمانیا پاریش وە بۆ ئەم ساڵیش وایە بۆ ساڵانی داهاتوش ئەمە بکەین بە کولتور مەوعیدەکەی جێگیر بێ کاتەکەی جێگیر بێ بەمە خەڵکی جۆرێک لە چاوەڕوانی بۆ دروستە بێت کە لەو بەروارە چاوەڕی پێشەنگای کتێب بکە ئەمە یەک دوو ئێستا سوودوەرگرتن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ناڵێم بووە بە بەدیلی میدیای فەرمی بەڵام زۆر ئاسانتر بە کلیچێک لێرەوە ئەم ئاگاداریانە دەساودەستی پێکرێ بۆ زۆربەی وڵاتانی جیهان پاشان هەر یەکێک لەو کتێبخانە و دارنەشرانی کە بەشداریان کردووە چ ناو خۆیەکان چ بیانیەکان مەبەستێتی خۆی بناسێنێ ئەوش لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە ڕێگەی پیج و سایتەکانی خۆیانەوە لە ڕێگەی میدیای فەرمی خۆیانەوە لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکانی خۆیانەوە بانگەشە ئەکەن و ئێمەش لەگەڵ رادیۆ و تەلەڤیزیۆن و کەناڵە ناوخۆیەکانی کوردستان و عێراقا شوێنی تایبەتمان دیاری کردووە کە پار ساڵ ئێنارتیەکێک بوو لەو کەناڵانەی ڕووماڵێکی زۆر باشی کرد نەک هەر ڕووماڵی پێشانگای کرد ئێنارتی کۆمەڵک لە بەردامە زیندوەکانی هێنا ناو پێشانگا ستەیجی هەبوو وەکو ئێرە چۆن ستۆدیۆتان هەیە لەوێ ئێنارتی و کەناڵەکانی تریش ستەیجیان هەبوو بۆ ئەوەی بێن مەسەرەن لەوێ بەرنامەیانە کرد چیان بە نووسەران ڕۆشنبیران لەسەر بابەتی ڕۆژ خەڵکیان ئەدوان چاوان بە سیاسی و پەرلەمانتارەکە و چاوان بە خەڵکان و ئەکادیمی و کۆمەڵێک نووسەر لە بەتەمەنەکان کە ئێمە هەر پێمان وا بوو مەسەلەن ئێستاکە تەمەن و کات و حوسەڵە و تەندروستی سەردانیکردنیان نەماوە من خۆم لادەم لە ناوهێنان هەمیشە لەبەرەوەی نەبێ لەوێ ئەمان بینین بۆ ئێمە بۆ کەناڵەکانیش وە کۆڵی بوو بە مفاجەیەکی زۆر خۆش بۆیە میدیاکان هەمویان لە ئێستا ئێمە بانگ هێشتمان کردوون و پار ساڵ لە پای ئەو ڕووماڵە جوانە ئێمە سەرکەوتنەی پێشەنگای پارساڵ و ئامادەکاریانی ئەمساڵ هەرگیز بەهی خۆمان نازانین بە تەنها یعنی ڕۆڵی کەناڵێکی وەکو ئێنارتی و کەناڵەکانی تر لەوەی ناساندوێتی بەرنامەی لەسەر کردووە ڕیپۆرتاژی لەسەر کردووە هاتۆتەوە ڕووماڵێکی باشی کردووە ئەمە هەموو ڕۆڵی زۆر زۆر گرنگی هەبووە لە ناساندنی هەرم بەرنامەی جەنابتان ئێستاکە خزمەتێکە بەو ئاراستە ڕاستەیە و ئێمە پارساڵ سوپاس و پێزانین تایبەتمان پێشکەش بە میدیاکان کرد لە ناوێنە ئێنارتی نوێنەرتان لەوێ بوو ئەوەی پێوترە درعی VIP پێشکەش بە هەموو ڕاگەیانەکان کراوە لە ناوێ ئێنارتیش بەڵێمە لە کۆتای زۆر سوپاسی ئامادەبوونی بەڕستەکە نەگەشتەکە نەماوێ من سوپاسی ئێنارتی و سوپاسی جەنابتانەکەم ئەوەی ماومە بیڵێم ئەوەیە ئەو خەڵکانەی کە لە سەرتاسەری وڵاتانەوە دێن ئەو هەموو کۆمپانیا گەشتیاریەی لە ناوەڕاست و خواروی عێراقەوە چونکە کۆمەڵە کۆمپانیای زۆر لە ناوەڕاست و خواروی عێراقەوە میوانە هێنن بۆ بەشداری پێشەنگە و شارەکانی تری کوردستان کە دێن ئەمە میوانی پێشەنگانین بەتەنها ئەمە میوانی هەموو کوردستانن ئەمە میوانی هەموو سلێمانین من دڵنیام خەڵکی کوردستان و خەڵکی سلێمانی بە شێوازێکی زۆر شایان زۆر جوان بە مەقامی جوان ڕاگررتنی میێوانداری مامەڵ لەگەڵ میوانانە ئەەکەین و ئێمەش ئەمە دیارێکی جوانە پێشکەشی شار و وڵاتی خۆمانەکەین دەست لە دەست و قوت لەخوا هەمومان ئەمانەوەی شەڵام کارە سەرکەوتوو بێت زۆر سپاس بۆ شەوقی عومەر بەڕێوەبەری پەیوەندیەکان لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕاستی.